هەموو ساڵێک هاوشێوەی ئەم ڕۆژە چەندین چالاکی ئەنجام دەدرێت. چالاکیەکان تەنها مەبەست ئەوە نییە کە ئەمڕۆ لەم ڕۆژەدا کار بۆ ڕێگەگرتن لە نەخۆشی هەڵگری ڤایرۆسی HIV یان ئەیدز دەگیرێت، بەڵکو ئەم کارە ڕۆژانە لە دامدەستگاکانی تەندروستی ئەنجام دەدرێت. کۆمەڵێک ڕێکاری پێویست و ئیجرعات هەیە دەکرێت. بۆیە چەندی زوو دەستنیشانکردن ئەوە زووترین یان بڵێن درێژترین تەمەن و ڕێگر دەبی لەوەی کە کۆمەلگا تووشی ئەم نەخۆشێنەکە. خۆشبەختانە لە هەرێمی کوردستان ئەم ئیجرعاتانە زۆر بەباشی لە ساڵانی ڕابردوودا و ساڵ بە ساڵ تۆکمەتر و باشتر دەبێت، بەوەی کە ئێمە چەندین گروپی ترسناک هەیە ئەم پشکنینانەی بۆ دەکرێت. بۆ نمونە ئەوانەی خوێن دەبەخشن، ئەوانەی نەشتەرگەریەکان و هەر ئەنجامدانی پرۆسیجەرێکی پزیشکی کە مایە ئەوەی بیکەبرین و یانیش ئەو خوێنە دەربچێت، تەنانەت بۆ ئەو تیمانەی کە لەم بوارەدا کار دەکەن وەکو لە تاقیگەکان پزیشکانی دیدان هەموو ئەو بابەتانەی بەکاردێ بە ڕێی ئامێری ئۆتۆکلێڤ واتە تاقیمکردن ئەو ئامێرانە جارێشتر تاقیم دەکرێتەوە و ئەوانەی زەواز دەکەن، ئەوانەی نەخۆشی تالاسیمیان، ئەوانەی کە هەندێک بواری تری وەکو هاتنی بیانیەکان بۆ هەرێمی کوردستان بە سوپاسەوە لە ڕێگەی فەرمانگەی نشنگەی پارێزگاکان ئەم کارە ڕۆژانە ئەو ئیجرعاتانە و چەندین ئیجرعای تر هۆکاری ئەوە بووە کە چەندین نەخۆشی لەم بوارەدا تەشخیص بکرێت و ئەم نەخۆشانە ئێستا لەژێر چاودێری تەندروستی هەڵگری ئەم ڤایرۆسن و لە نێو ئەوانەشدا هەندێکیان زۆربەیان کە بیانی دەردەچن، بیانیەکان ئیجرعاتی پێ لەلایەن فەرمانگەی نشینکانەوە بۆ دەکرێت.